بە مەبەستی مانەوەی دارفور بە هەرێمێکی یەکگرتوو یان دابەشکردنی بەسەر 5 ویلایەتدا دانیشتوانەکەی لە ڕاپرسیەکی گشتیدا دەنگ لەسەر هەڵبژاردننی سیستمی ئیداری ناوچەکەیان دەدەن و حکوومەتی خەرتومیش کە ڕاپرسیەکەی ڕێخستووە بەڵێنی داوە ڕێز لە ئەنجامەکەی بگرێت. لە ڕاپرسیەکەدا کە بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت دانیشتوانی هەرێمی دارفۆر لە خۆرئاوای سوودان سەرپشک دەکرێن لە مانەوەی هەرێمەکەیان بە 5 ویلایەتی جیا یان یەگرتنەوەی سەرجەم ویلایەتەکان. بەوتەی چاودێرانی دۆخی دارفۆر پێشبینی دەکرێت لە ڕاپرسیەکەدا هاوڵاتیانی هەرێمەکە دەنگ لەسەر دابشکردنی هەرێمەکە بۆ 5 ویلایەت بدەن کە ئەوەش بەدڵی حیزبی دەسەڵاتدارە بە سەرۆکایەتی عومەر حەسەن بەشیر بۆ پێی دەسەڵاتی حکوومەتەکەی بەسەر هەرێمەکەدا فراوانتر دەکات. بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە ڕایان گەیاندووە بایکۆتی ڕاپرسیەکە دەکەن پێیان وایە کاتی ئەوە نییە ئەو ڕاپرسیە ئەنجام بدرێت چونکە بەشێکی زۆری خەڵکی هەرێمی دارفۆر ئاوارە بوون. هەروە داوای دەسەڵاتی زیاتریش بۆ هەرێمەکەیان دەکەن تا سنوورێک بۆ دەزوەردانەکانی حکوومەتی سوودان دابنرێت سەبارەت بە مڵکایەتی لەسەر زەوی زار. دەژڵێن ئەگەر ناوچەکەیان بە یەک هەرێمی یەکگرتوو بمێنێتەوە قورسایی زیاتری لە ناو دەوڵەتی سووداندا دەبێت. هاوکات ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەخنەی لە ئەنجامدانی ڕاپرسیەکە گرت بەهۆی نەبوونی ئاسایش لە ناوچەکە و تۆمار نەکردنی ناوی سەدان هەزار کەس کە بەهۆی ململانیەکانەوە لە ناو و دەرەوەی سوودان ئاوارە بوون. لەو چوارچێوەیەدا مارک تۆنەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەنجامدانی ڕاپرسی سەبارەت بە سیستمی ئیداری دارفۆر لەم بارودۆخەدا بە گوزارشتێکی ڕاستەقینەی گەلی دارفۆر هەژمار ناکرێت هەروەها زیان بە پرۆسەی ئاشتی دەگەیەنێت کە ئێستا بەڕێوە دەچێت. بەوتەی نەتەوەیەگرتوەکانیش لە سەرەتای دەستپێکردنی ململانیەکانەوە لە هەرێمەکە زیاتر لە 300,000 کەس کوژراون و زیاتر لە 2,600,000 کەسی تریش لە ناو و دەرەوەی سووداندا ئاوارە بوون. ڕاپرسیەکەش دوایین قۆناغی پرۆسەی ئاشتیە کە لایەنە ناوکۆکەکان لە شاری دەوحەی پایتەختی قەتەر دانوستانیان لەسەر کردبوو. دارفۆرێکێکە لە هەرێمە گەورەکانی سوودان کە زۆر جاریش بە سوودانی بچووک ناو دەبرێت یەک لەسەر 5 ڕوبەری ئەم وڵاتە پێک دەهێنێت و ژماری دانیشتوانەکەشی 7,500,000 کەسن و لەگەڵ وڵاتانی چاد و لیبیا و ئەفریقای ناوەڕاست هاوسنوورە. لەم دواییشدا نەوتی تیادا دۆزراوەتەوە. دانیشتوانەکەشی سۆز و لایەنگریان بۆ سوودان نییە و بۆ ئەفریقیا هەیانە. ئەوە جگەلەوەی کە حکوومەتی خەرتوم گرنگی ئەوتۆی بە هەرێمی دارفۆر نەداوە لە ڕووی خزمەتگوزاری و ڕێزگرتن لە ئازادی و مافەکانی دانیشتوانەکەی. کاروان شێخ موحسین NRT